ئێمە کاتێک ئەم دیمەنە نابینین خڕبوونەوەی خاشاک زەبڵە بینین بایکۆتکردنی کارمەندانی ژینگە پارێزانە بینین لە هەموو کایەکان ئەوەمان بۆ بەدەرە خاکە حکوومەت لە 33 ساڵی ڕابردوو گەندەڵێکی یەکجار زۆر نادەت پەروێرێکی یەکجار زۆر لە هەموو کایەکان بەدی ئەکرێ ئەمڕۆکە ئێمە باس لە سەکەن باس لە کۆمەڵک گرفتەکەین کە ئەتوانن بڵێم لە هەر وڵاتێکی تازە لەدایکە بێ سەرەتاترین گرفتن یعنی زبڵ و خاشاک لە ناو بازار کۆب بێتەوە و لە هەموو دوکاندارانی ناو بازار پارە وەرگیرێت بە ناوی ئەوەی ڕێگاوبان و ژینگە و هەڵگرتنی خاشاک ئەی بۆچی ژینگە پارێزان لە کاتی خۆ موچیان پێ نادرێت بەڕاستی کارمەندانی پاکەرەوە شایسته ئەوە نەکە زۆرترین خزمەتیان بکرێ موچێشی باشیانە بژێوی ژیانیان بە تەواوی دابین بکرێ بەڵام بەداخەوە لە وڵاتەکە بینین هەر ڕۆژە و لە شارێک بایکۆتی ئەوە ئەکرێ کە کارمەندانی پاکەرەوە کارەکانیانەکەنەوەیش بەهۆی بژێوی ژیانیان کە موچەکانیان دابین ناکەن ئەو کۆمپانیانەی کە بەرپرسن لەو کاروبارانە بەڕاستی بەداخەوە ئەوەی ئەمەوێ بڵێم کاتەکە بێرە دادەی جگەلەوەی کە دیمەنشی زۆر ناشیرنی هەیە بەڕاستی بۆنێکی زۆر بێزارکەری هەیە زۆر ناخۆش ئێستا تەماشاکەین خەڵکێ بین بەیانیان شەو بە درەنگان خەڵکە بینی بە ئۆتۆمبیل دێ زبڵ و خاشاکی ماڵی دێنێتە ئێرە ئەزانی مەسەلەی کەمتەرخەمی لە بەرپرسان بە تاکیدەوە بەرپرسان لەو بوارەدا کەمتەرخەمن بەڵام ئێمە شەو خۆمان هەر کەمتەرخەمین هەر بەڕاستی چەندین ساڵە لەوەتی هەینە هەر بەو شێوازە قبولمان کردووە ئیدیجا گلەی زیاتر لە چیەکەی نازانی ئینسان گلەی لە میلەتەکە بکەیان لە کار بەدەستەکان بەڵام بەڕاستی ئەوەی کە ئەمەوێ گرینگە باسی کەم دابینکردنی ژیانی ئەو کارمەندانەیە بە باشترین شێوە ئازەکەین چکە بەڕاستی ئەو کاری ئەوانەیەکەن کارێکی زۆر گەورە و مەزنە بەڕاستی کارە ساتە لە ناو بازاری بۆن و پیسی خاستن ئێستا گەرما بە فەسلی گەرمایی داچین کارمەندەکانیشمان ئەوانەی شارەوانی زۆر مەغدورن بەڕاستی پێویستیان بە پارەیە نەک پێویستیان بە 200 هزاری ماگانە پێویستیان بە میلیۆنەکیە هیچ ئایلێک ئەوڕۆ بە 20,000 و بە 15,000 بەڕێناچی ئەو قڕۆسەرانە لۆدە هزاری خوان دەست و پلی خواندنە ئەو زبر و خاشاکێنن هیوادارم مەعاشیان بدرێتە هیوادارم چاویان لێبی هیوادارم مەعاشیان نۆزیادکان نەک 300 وەڵا ئەمن ئێستا یەک بخۆم بە میلیۆنەکی ئەو شەی ناکەم بەلۆریە بازار زبری کەتیە ئەو بۆنە پیسەی دوو ڕۆژە بەو گەرماشەکە فرە نەدرێ بۆ نێکەویتێ هەموو تووشی نەخۆشیە بن ئارێ وەڵای داوە لە حکوومەتێکە ماشەکان لۆ سەرف بکەن ئەگە مانگەک بێ قەیناکە مانگەک بێ خەیناکە دوو مانگە بیان دەنی ماندیشن ئەوە دەگە بەیانی حرەکەتەکەن لە شارەوانی لۆری ئەڕوە ئەو هەموو کۆرانانە ئەو هەموو زەباڵانە دەبی بارکەن ماندینە